نەخۆشی شەکرێکێکە لە نەخۆشیە بێدەنگەکان کە دەکرێت خوا نەخواستە کێشەی زۆر بۆ مرۆڤ دروست بکات. باسمان لەوە کرد کە دەکرێت کێشەی گورچی لە چاو هەستە دەمار قاچ و پێستیش دروست بکە. ئەمە جگەلەوەی کە کاریگەریەکی زۆرێ بێت لەسەر پووک و دەمودانی مرۆڤ و لەسەر بۆنی جەستە و بۆنی دەمی مرۆڤ. ئەو بەڕێزانی کە نەخۆشی شەکران هێو شەکرەکان کۆنتترۆل نەکراوە لە بەرار هۆکارێک بێ جۆرێک لە بۆن لە لەش و لە هەناسان دێکە پێی دەوترێت ئەسیتۆنیک بێت واتە بۆنێکی ئەسیتۆنی. باشە چی ئاڵایە بۆ ئەوەی کە بزانین ئێمە شەکرەمان هەیە ناگەرچێم ئاڵایە سپیە بەڵام ئاڵای سوور بۆ شەکرێت چییە؟ یەک هۆکارە مەترسیدارەکان هۆکارە مەترسیدارەکان چیە؟ زیادبوونی کێش، زۆر خواردن، کەم جوڵە. ئەمە زۆر گرنگە. تێکچوونی خەوف، شاری دەرونی، ئەمانە هەموو هۆکاری مەترسیدارن بۆی کە مرۆڤ تووشی شەکرە بێت. جۆری شەکرەی یەکەم کە کەمینەکەی کەمی شەکرێ و بە نزیکەی لە سادەی خەڵکیانە و لە مناڵانە زیاتر دەرەکەتەوە و هەرزەکاران ئەو جۆرەیە کە سیستەمی بەرگری لەشی خۆت پەلاماری خۆت ئاەتەوە. ئەمەیان تا ڕادەیە کەمتر مەترسیدارە بەراورد بە جۆری دووەمی شەکرەکە لە سانەوەی خەڵکیەتی پێوترێت شەکری خۆشیانی، شەکرەی ئەوەی کە بەوەی کە ئێمە زۆرە خۆین و کەمە جوڵین بۆیە تووشی ئەم شەکرەیابی. و لە نێوان شەکرە و ساغە قۆناکیشمانە پێوترێت قۆناغی پێش شەکرە کە دەکرێت لە ڕێگەی گۆڕینی بەرنامەی خواردن و وەرزشکردنەوە شەکرە بپەڕە لەم قۆناغەیە. بەڵام لە قۆناغەکانی ترە تەنها لەژێر چاودێری پزیشکە بە پرس و ڕای پزیشک دەرمانە گۆڕێ و دەرمان دەستکاریەکرێت. تکایە ئەو بەڕێزانی کە دکتۆری شەکرەکان لە ماوەی 6 مانگی ڕابردووە نەبینیەوە خۆیان دەستنیشانکراوی نەخۆشی شەکرەن ئیتر کاتی ئەوەیە کە پزیشکەکانتان ببینن چونکە دوور بە ئەگەر نەخۆشەکە کۆنتترۆل نەکرێ کۆمەڵێک کێشەی زۆر بەدوای خۆی هەنێ کە جەڵتەی دڵ و دەماغ لە باوترین یانە و خۆ هەمووتان پارێزێ لەو نەخۆشی و لە هەموو نەخۆشیەشی تر. جگەلەوە ئەوەی کە باسکە دەربارەی نەخۆشی شەکرە بە پێ و داتایی کە لە بەردەستمانایە تا ساڵی 2010 هەر تەنها لە ساڵی 2010 هەموو ڕۆژە 7 کەس لە شاری سلێمانی دەستنیشان کراون بە شەکرە سنتەری شەکرە و کوێرە ڕژێنەکان کە ژمارەکە دڵنیا بنەوە زۆر زیاترە بەڵام تەنها ئەو ژمارەیان سەردانیان کردووە بۆ پشکنین. تکام وایە کە ساڵانە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە پشکنین بۆ شەکرەی خۆتان بکەن و ئەگەر هاتوو دەستنیشانکراوی شەکرە بوون گوێ لە ڕێنمای پزیشک و دەرمانەکانی بگرن و متابعە بکەن بۆی کە لەشتان بە ساغی بمێنێتەوە. هەمومان نەزانین کە تەمان بەدەستخوایە بەڵام خوددا عەقلی بێمە بەخشیوە بۆی کە بتوانین بەکاری بێنین لە خزمەتکردنی خۆمان و لە ساغیمانە.